چی منی سری تو خواب چی منی سری تو خواب تو میوینسن منی زرد میوین خزال اینجا ما تو میوینسن منی زرد میوین خزال تو خدای بپیمیدم منی چون مورانی گزال خدای بپیمیدم منی چون مورانی گزال وڕا لە هەوراماندا بە ناوی گوندێک دەوترێت ئەم ناوەش لەلایەن شوانێکەوە دیاری کراوە وەک پیشەی ڕۆژانەی ڕانەمەڕەکانی بە مەبەستی لە وەڕاندن لە گوندەکە دوور دەخاتەوە لەو کاتەدا سەیری دیمەنە جوانەکانی گوندەکەی دەکات و کاژمێرەکان دەژمێرێت بۆ ئەوەی زوو بگەڕێتەوە ئاوایی و پشوو بدات لەو کاتەدا زەمین لەرزەیەکی بەهێز ڕوودەدات لە ماوەیەکی زۆر کورت و ترسناکدا هەموو شتێک دەگۆڕێت ساتی داڕمانی خانووەکانی گوند بە چاوی خۆی دەبینێت و شۆک دەبێت بە بێویستی خۆی وشەیەک لە دەمی دەردەچێت و دەڵێت وڕا هەرچەندە موشەیە واتای ڕووخا لە شێوەزاری سۆرانیدا دەگەیەنێت بەڵام دواتر ژیانێکی نوێ و بناغەی گوندێکی نوێی لەسەر بنیاد دەنرێت ئاوای وڕا هەروە ناوەکە دیارە ئاوایی وڕا خۆی کەلیمەیەکی هەورامیە قبلەن یعنی مێژوویەکی فرە کۆنی هەزاوای وڕا ئەوای وڕا لە پای کێوی شانەلیان ناوگە ئەم کێوەوا لە بەری دەمانە ئەوەیەکی فرە گەورەگە و ناوی ئاوای شاری دەر ئێژن بەراسەری کەمە سینە بە سینە گەیگەمە بەراسەری زلزلەوگەیە بوومە لەرزە خۆمان هێژین یا ڕانشی زەویوگە متاسفانە ئەم ئاوەیە کولن نابود بووگە ڕێگە ژێری خروخە ئاسەوارێکی هەست ئەو وەختەیەژێت یەک نەفەر لەم ئاواگیە کە لەم دەسوی ئاواگیێ شوانوگە حیوانی هاورگەدە لەگرا تەماشاکردی وەختە چاوی پێکەوتکە ئەم حادسە قۆمیاگە وتیگە وڕاوە کەلیمە و شێوەزارێکی هەورامی یانە شوێنێکی تەپی شوێنێکی ڕۆخە ناوی وڕا لێوە هاتکە ناوی ئەسلی وڕا دوای ئەوەی کەوتیان شاری دەروگە لێوە شرۆی کردگەوە ناوی وڕا ئەو ئەتفاقێکی قۆمیاگە شایە سێ تا 4 ساڵ پێش بووگە متاسفانە سەنێد و مەکتوبێتێکی نییە دوای ئەو حادسێکی قۆمیاگە ماوەیەکی فرە کێوە باسەکەن ئەگرا چۆڵوگە کەسێ نەوگە لەگرا هەر ئەو ئەوایلە وە شێوەزاری هەورامی قسەیان کردگە دوای ئەوە کێوە اتفاقە قۆمیاگە شێوەزاری هەورامی وگەن کەسانی بووگن حاڵتی گەرمان و کەسانیان کردگە حیواندار وگن هاتکن لەگرا ئاو سەرچاوێک و کانیاوێکی فرەی بووگە لەگرا دانیشکن کە ئاواگی وڕیان وەم فرمە دروست کردگە ئیسە ئێمە شێوەزار و لەهجەمان جافی قسەیەکەین و جافی قسەیەکەین هەورامی نیین کە حاڵتی بێژی سەنەدێت و مەکتوبێتێکی نەبێژی چەند ساڵە باوە وا خدمەتێکی فرە زۆری هەست هەر ئەویچە کە باسم کرد بۆتان ئیسە ئەمە ئاوای وڕا کولەن لە ئەتراف هاتکە مەسەڵەن هەر وتم گەرمیان و کوێسانیان کردگە حیواندار و گون هاتکنێگرا ئاوێک و زەویەک و دیمەنێکی جوان و سروشتێکی تەبیعەتێکی جوانی بووگە لەگرا ساکن بووگن لە ئەوای لوکێ کەم وگە بەڵامت کەم فرە بووگە تا جەمیەتی گەیگە ئەگرا ئیسا ئاوای وڕای لە مۆقعەتی جوغرافیایی بێژین ئیسا 25 کیلومتری شاری پاوەز وا لە پایکێوی شاهۆ تقریبا 80 تا 9 ماڵ خانەوارین 300 تا 400 تا 450 نەفری جەمیەتمانە کە تەبقی ئامارێکی کەسمان ئاماری نێزەدی سەواداموزی بێژین نزیکی 98% ژیری 50 ساڵ سەوادارن فرەی لە مردمانی ئەگرا کە دارێت تحسیلاتی دانشگاهین واقعیان تحسیلاتیانە دەرس خوێنیژن ئەم گوندە بەڵگە و نووسراوی مێژووی لەبارەوە نییە ئەوەندە هەیە دەماودەم و سینە بە سینە
ڕووداوەکان وەکو حکایەت دەجێڕنەوە لە ڕووی جوگرافیەوە سەر بە هەورامانی لهۆنە و لە ناو بەڕێوەبەرێتی شاری پاوەدایە. دووری نێوانیان 25 کیلۆمەترە. ئەم گوندە نزیکەی 90 ماڵی تێدایە و زۆربیان باژەڵداری و باغداریەوە کاتەکانی ژیانیان بەسەر دەبن. لە ڕابردوودا هەوارەکانی نەوەسار و وونە شوێنی بەخێوکردنی ئاژەڵەکانیان بووە و گەرمیان و کوێستانیان کردووە. ئێستاش بەشێکیان کارمەند و فەرمانبەری میرین و وازیان لە ئاژەڵداری هێناوە. قەدیم شتێک من بیرم بێت، شتێکیش کە بیستوێتم دەم بەدەم هاتووە بۆمان، مەرمێمە ئەکسەرەن حیواندار بوون، کۆچەری بوون. فەسڵی فقط زمسان و دوو مانگ لە پاییز لێ ئەوەیە دانیشتن. باقی گشتی لە هەوارە، دوو هەوارمان بوون، تازە سێ هەوارمان بوون، نەوەسار، وونە، بات ڕشکاو، گەلی حیوانە بووبوون. هاتکن لێرە دانیشتکن زمسان ئەم ئانانە فەسڵی بەهار هاتکە کۆچیان کرد چوون بۆ هەواری 1 و 2 3 تا پاییز هاتووە دووبارە هاتبوون و سەرگەرمی حیوانداری بوون. خۆ تعدادێکیمان باغدار بوون، باخیان بووە، باخی دەیمان بووە لە نەوەسار، هەنگووری دەی، هەنگوورە ڕەشە، وەکو خۆتان نەڵێن ترێ. ئەرز بە حزور بێ مەقدارێکیش خۆب کەسبی دەرامەدیان لەوێ کردگە. شاید بێژم 80% زندگی مردمی ئەم ئاوایی ئێمە بەسەری ئەو باخەترەوە بووە. تاسوانەیسە دەسمان لە کێشاوە چون جادەی نییە، ناتوانین بچین بۆی دوورە بە کۆڵبێرینەوە زۆرمان کردووە، بەرەڵەمان کردووە. خۆ تەبیعەتەن زندگی ئەو سا تا ئەلان شاید بێژم 50 ئەو سا خۆش بوو. بۆ چون ارتباطات فرە بوو، ئامۆژەی یەکتریمان فرەترە کرد. ئەکسەری شەو جەمە بووینەوە لە ماڵانە گێڕۆبازیکردن، گەمەکردن. ئیسە متاسفانە تازە برای سەر نادا لە برا. زندگی مردمی ئەم ئاوایی ئێمە بە ناوی وڕا ئەکسەریەتی بەسەری ئەو دوو شتۆ کە باسم بۆ کردن، ئەم حیوانداری هەم ئەو هەنگوورە کە باسم کرد چرخیاوە. ئەناری تازەییە، ئەناری حدودەن شاید بێژم 30 ساڵ لەگەڵ بەرتر بووە، هەناریان داناوە ویلا قبلەن هەر ئەو باخە دەیمە بووە. ئەمە زندگی ئەوەڵێ تەشکیلات و تەجەمولاتیش نەبوو بۆکو سوورەت، شتێکیانی عادی وەکو خۆتان ێژن مامە حەمە بوو ساوەر پەتڵە خۆمانیزین پەتڵەش دۆینەوە و شەلەمین و قەنەعاتە کەریاگەری ئەوەنا. مردم زندگی سادەی بوو، سادە ویلا لە نەزەری ئەوێ و کە بری دامدار و شاید بێژم 2000 سەر هەر مەڕێتیا بووە، نزیکەی شاید بێژم 200 دانە ڕەشە وڵاقی دیاوە. ئەسن عوزرخای یەکەم ئەوە نە قاتر و کەرمان فرە بۆ شوانی بووە، قاترەکانی شوانیان بووە. خەڵک بەو وەسیلەی وڵا خوشتەوە کاروانی کردگە، ئەنگوری برگە گەنمی هاورگە، هەناری برگە گەنمی هاورگە. ئە بە وەسیلەوە زندگیمان کردووە. تعدادێکمان هەن ئەلبەت خانمەکانمان کڕاسە چنن. خب قبلەن جوڵایتیا بوو، ئەلان متاسفانە نەماوە، جەم کراوەتەوە. ئەرز بە حزورەت کلاسکەرمان بوون، ئەویش هەر بازم جەم کراوەتەوە نەماوە. زندگی ئیسا ئەلعانەکەتە ئەکسەری مردمی یا کارمەندی دەوڵەتە، معلمە، یا کارمەندی ئیدارەکانی ترە، یا ئەچێ لەم شرکەتانە لەم شارانە کارەکە مراری معاشەکەن. ولا ئیتر زندگی بۆ سوورەتە ئەسەن حیوانمان هەر نەماگە. یانە 2000 سەر ئێمە مەڕمان بووگە ئیسە 20 دانە نێتیا. مەسەن 200 دانە ڕەشە وڵاقمان بووگە ئیسە 30 دانێواتیا. پس لە نەزەری ئەوێ کە واقعان هەمە دەرامەدەک لە ئەحشام جەم بکەین نەماوە و سوورەتەکو قەدیم، فقط دەرەوەس خەڵکە چێ بۆ دەرەوە بۆ ئەمراری معاش. ئەو گوندانەی تەچیە و خانەقایان تێدا بووە گوندە هەرە پێشکەوتوەکانی هەورامان بوون. هەمیشە ئاوەدانی و مرید و مەنسوبێکی زۆریان تێدا بووە. حوجرە و زانستگەی پێشکەوتویان کردوتەوە بۆ خزمەتی دانیشتوانی ناوچەکە. ئەم گوندەش یەکێکە لەو گوندانەی تەچەی تاڵەبانی تێدایە و لقێکە لە لەقەکانی تەچەی نەجار. مێژوەکەی بۆ 150 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. بەردەوام 4 خەلیفەی تێدا بووە و ڕێنمای ئەهلی تەریقەتیان کردووە. خەلیفەکانی ئێرە پێگەی کۆمەڵایەتیان بەهێز بووە و بە درێژایی مێژ و خزمەتی خەڵکیان کردووە و کێشەی کۆمەڵایەتیان چارەسەر کردووە. ئەم تەچەیە میوانخانەیەک بووە بۆ ڕێبواران و دەستکورت و نەدارەکان.
ئەم تەکیە دەرحدودی شاید 150 ساڵ لەمەوە پێش بینا نریاوێت هەڵبەتە چوار دانە خەلیفە لەم تەکیەدا ئیرشادیان کردگە و سەرپرستی ئەم تەکیانە بە عوهدە گرتکە ئەوەڵ خەلیفەیان کە لەم تەکیەدا بووگە خەلیفە سەید ئەحمەد خەلیفە سەید ئەحمەد کە کوڕی سەید مەحموود یەکێ لە خەلیفانی یەکێ لە خەلیفانی تەریقەی قادری تاڵەبانی خەلیفەی حاج شەعەلی موحەدیس بووگە لە کەرکووک دوای ئەو خەلیفە سەیغەنی بووگە و دوای خەلیفە سەیغەنی خەلیفە سەی عنایەت کە ئەمەی لە پشت سەرمانە و عەکسەکەیەسی ئەویش کیتر ساحیبی ڕەسمی ئەم تەکیە کە ئەو بووگە ئەویش تا ساڵی 1350 لە 26 دەی 1350دا کە فەوتی کردگە بعدەنەوەی بەندە بە عینوانی جانشینی خەلیفە سەی عنایەت معرەفی کریاگم و تەعین کریاگ لەو وەختۆ تایسە مەسئولیەتی ئەم تەکیە بابەگەردنی ئێمەوە و ئێمەش تا حەدی تەوانی خۆمان توانیگمانە خادمی ئەم تەکیەمانە بە عوهدە گرکە و خزمەتمان بە مرید و مەنسوب و موسڵمانان کردگە تا حەدی تەوانی خۆمان ئیرشادی ڕاهنمایی موسڵمانانمان کردگە بۆ ڕێی شەریعەت و تەریقەت طبقی کتاب و سنەت کە ئێمە بتوانین کە خزمەت بکەین بە موسڵمانان و تەریقەتی قادری ئێمەش بینات لەسەر کتاب و سنەت و هەمیشە تەریقەت لەسەر لەگەڵ شەریعەتە لازم و مەلزومی یەکن ئەو وەختە تەریقەی ئەم قادریچە تەریقەیە کە واقعاً خزمەتێکی باش ئەکا بە موسڵمانان هەم لە تەریقی ئیرشاد و ڕاهنمایی و ڕێنمونیان و هەم لە تەریقی خزمەتەوە بە میهمان و هەم لە ئەنواعی کە ئەوەی کە لازمێت و خزمەت بە مەخلوق کرێت و بە موسڵمانان بکرێت درێخی نەوگە لەم تەکیانە ئەم تەکیە خادمی و خزمەت گوزاری بە عوهدە گرتکە لە توولی تاریخا کەوا عەرزم کردی هەروان لە خزمەتی موسڵمانانە بووگە و لە خزمەتی تەریقەتا بووگە تەریقەتیش کێمە مەکتەبێکی خواشناسیە و مەردم داوەت کریاگە و تەشریفیان هاورگەسە ئەگرا لەگرە مەراسمی تەشکیل دریاگە کە مەراسمە مەراسمێکی بە عینوانی تەهلیلە و زیکر ئەنجام دریاگە و لەناو ئەو مەراسمە بەحس و نەسیحەت و ڕاهنمایی و ئیرشادی کریاگە ئەمە یەک لە لەحاظی تەریقەت و ئیرشادیۆ دوو هەمیچی لە هەربال لە لەحاظی فەرمایشتکرد میهمانداریۆ خزمەت بە موسڵمانان کریاگە میهمانێک کە هاتوێ غەریبەیەک کە لەگرا کەس نەیناسیوێت لە شوێنی نەوێت کە هاتکە لەم تەکیە شەو ماگەسۆ ئیسراحەتی کردگە نان و تفاق و پەزیرایی و خزمەتی کریاگە تا هەر وەختێ تەشریفی بردگە و مرید و مەنسوبانیش هەر وەختێک کە هاتکن لەگرە تفاقی نان و تەعاماتیان بۆ جۆر بووگە و ئەو کارانە کە لە تەکیا ئەنجام ئەدریاگن چونکە ئەم تەکیانە تەکیەی منتیقەی ئێمە یەکێ لە خەسڵەتی گەورەی ئەوە سن نان بدەن نانیان هە تەکیەکان چولگرتنەوە پیشەیەکی زیندووە لە ناو پیشە دەستیەکانی هەوراماندا لە کاتی پەیدابوونی ئەم پیشەیەوە هەتا ئەمڕۆ بە هاکەی خۆی پاراستووە بەرهەمە دروستکراوەکانی لە ناو ماڵ و بازار و دوکانەکانی کوردستاندا بەرچاو دەکەون جگەلەوەی وەکو کەرەستە و پێداویستی لە ژیانی ڕۆژانەدا بەکاردەهێنرێت دیمەنێکی کوردیانە بە شوێنەکە دەبەخشن لە ئەم شغڵە کە خەریکین ئیسا ئەنجامی دەین لە خزمەتی جەنابتانە قەدیم هەر بووە لە ڕووستای وڕا
ئەمە پێژن توڵۆگرتن توڵی ئەرخەوانە زمانی قەیم ئێمە یعنی ئەکسەری ملەتی وڕا منتیقی ئەورامان بە گشتی حەسێویکەن منتیقی ئەورامانات نیوەی زیندگی ئەوم توڵۆگرتنە زیندگیکردن لە ساڵە مەسەڵەن ڕوویگە کارە لە ساڵا دو سێ چوار دەحپە ڕووگەسە کاروان بۆ مایەش حتا بۆ شارۆزێک لای خۆشتان دروستە احتماڵا هات دوێتانەوەش هاتوونە کاروان داگیانە فرۆشتیگیانە توڵەکە نانەشانیان مرگە قوڵێنیان مرگە بە قوڵی معروف فرۆشتیگیان لێ داگیانە سەکەنم گەنمەکان هاوڕگەسە منتیقێمە کەشاوەردی نییە بە تۆری کولی خۆتان نەزانن گشتی کوێ و کەمەرە و شاخ و داخە لەو وەسیلەوە وەسیلەی ئەو قوڵینەوە نانەشانە تقریبا مقدارێ زیندگی ششمانی خۆیانیان تەری کردە لە نەزەری نانەوە بالاخره هەر ئیدامەی پێدریاگە تا ئیسەیچە هەر بەرقەرارە ئەم توولیچە توڵی ڕخەوانە لە ڕخەوان دروستوگە لە فەسڵی پاییزە ئەم کارە ئەنجامەگرێ ڕوون تووڵەکەی شاتەکەی شاخەکەی ڕخەوان ئەو ڕوونتێرنی ئەم کارە ئەنجامەدەن ئەم تووڵی ڕخەوانە سەوەی لێ دروستەوێ سەوەیەکێک ئەیگریوە کۆڵۆ وەسیلەی پێکیشتۆ لە باخا بۆ ناوی بۆ ماڵ بعدەن دەسایرەی لێ دروستەوێ دەسایرەیەکی ئەمانە یەکێ لەمانە دەسایرەکان ئەمە یەکیانن دوای ئەوێ نانەشانی لێ دروستەوێ لە دوای نانەشان ئێمەژین کولورەی هەنگ کولورەی هەنگیی لێ دروستەوێ سەرشکیری لێ دروستەوێ ئینە نووسری قازانی شکیرۆ بە قەی شتەکانی تریچی لێ دروستەون وەکو مەسەڵەن جای ئەم ئاجیل و ماژی لە دروستیانەکەنەوە پێوە دایانەنێن لەوانەی ئەوانیشانە لێ دروستەکەن ئەم ئاوایی ئێمە بێژین 15-20 نەفەری و کاریە کردگە ئەتر ئێمە ڕوویگین دانیشتین وە لە ئەوانەوە بە ئێمە و کارمانە نەکردەوە سوورەتە دانیشتین وەلایەن تەماشامان کردگە ئەومان گرکە سەرەڕای خێرایی گۆڕانکاری لە کاڵا پیشە سازیەکاندا بەرهەمە دروستکراوەکانی ئەم پیشەیە وەکو خۆیان ماونەتەوە و کڕیاری تایبەت بە خۆیان هەیە ئاسانکاری لە کاروباری ڕۆژانەدا سیمایەکی دیاری ئەم سەردەمەیە دروستکردنی کاڵا و پێداویستەکانی مرۆڤ لە هەستێکی باڵادایە بەڵام لە هەندێک لە گوندەکانی هەوراماندا هێشتا ژنان مەیلیان بۆ کاڵا و کەرستەکە لە پووریەکانی باو و باپیرانیان دەڕوات و بەردەوامیان پێداوە خۆم جاران مەشکەم ژەنگە نانم کردگە مناڵم بووگە بێشکەم بووگە تەنیاها دەسم ئاوای نەسە ئاسام ناڕەحەت وگە دەری 15-16 موچە نانم کردگە لە ڕۆژە تا ڕان هاتکە تا حیوانم دۆشیگە و کارە ساواڵم بووگن ڕەوەم کردن و ئەی دوای ئەویچە مناڵم هاتکن و لە مەدرسەی نان و چایم داگنێ و لە دوای چۆڕووی کانیەمان بووگە ئاونە و گەڕووگە ئاوم هاورگە و ئەو زمانی هێمە ئیسە خۆشوکە زمانی هێمە ئەڕوین بۆ هەوار و ئاهاتین و نانمانە کرد و ئەڕوین ناو باخ و ئاوان لە دێرا و ئاوا ئیتری هەچی بە کار و ئەمان کرد کای نای باخێ و گەلی یارمەتی پیاگمانداگە لە نای باخاو لە ماڵە و ئەو یارمەتی هێمەی داگە و ئاوای ڕووگە کاری کردگە و هاوردیگە بۆمان و ئاهاتین بۆ ئەم ئاواگی خۆمان لە هەواریا بووگین ئاومانە دێرا ئای باخ ئەڕوینۆ ڕانەها حیوانمانە دۆشی حیوانمان ڕەڵە کرد کارە ساواڵەمان و ڕەڵمانەکردن ئەهاتین و هەم ئایزنە ڕووینەوە مناڵە هاتن و نانمانە کرد ئایزەن و کەلانەمانە کرد و ئەڕوین بۆ شاهۆ ئاڵفمانەکەند و وە کۆڵ ئاڵفمانە هاوردە خوار و ئیتر ئاوە زمانی هێمە ئێسەم زمانە خۆشوگە منە لە ئان خۆم ئاوا دەسم ئاوی نەوگەسە چۆن دانە مناڵم بگونەوە زوو دەیماوە نەرە وەڵاتی ئێستا مۆتاتکەوە بەرۆ ئێستایتە ئەم جوانانە خەجی کڵاشکردنێت بەخوا خەیاتیم کردگە جنسەکەم داکەوە دامی پێیمەوە دەست بە دەستی ڕاستم خەیاتیم کردگە وەلم دێتە ئێستا ناتوانم عرشين وروشا
نيانشي ونوشاو لا حيفته خوتو والله لا كرداني مو عزيزنا كرداني لە گوندی وڕادا مەشکە ژەنین کەڵاشچنین و نانکردن سیمایەکی تایبەتی بە گوندەکە بەخشیوە. لایەنێکی گرنگ لە ژیانی دانیشتوانی ئەم گوندە ئاژەڵداریە لەبەرەوەی ڕوبەرێکی فراوانی ناوچەکە تەختە و گژوجیای زۆری تێدایە بۆ لە وەڕاندن و بەخێوکردنی ئاژەڵ زۆر گونجاوە. مەڕوو بزن لەگەڵ ڕەشە وەڵاغدا بەخێو دەکرێن. ئاژەڵدارەکان لە کارەکەیان ڕازین. ماست و کەرە و دۆ لەگەڵ بەرهەمەکانی تردا بژێوی ڕۆژانەیان دابین دەکات. ساڵانە بەرخ و کاریلەکانیش پێکەوە دەفرۆشن. بەمەش هەزێنەیەکی باش دێتە دەستیان. دەگا و ڕای دەگا نسبەتەن قەیما تەقریبا ماچمێ ئاوەختێکێ هەر بە حیوانداری و زندگی شاکردن جا ئێمە گەرمە سێرما هەن شاهۆچما هەن پەشت و سەرێ ماوە ئیتر مردم ئەکسەرەن حیوانەکەی شا بزێ بێنێ گاوێ هەر یانێ و گاوێ و پەی وێش ئەنا ئەکسەرێن بزێ بێنێ من چێوەکە یاومەی تقریبا حیوان و ئید دەگایە 2003 ڕاوکردن فرە بێن ئی فەسڵێ حیوانمە یێواشە لۆن پێی شاهۆی ئاوەختە ئیتر تقریبا برج و یەرێ حیوان ئاڵف و شاهۆی گردی ماکەنن پێی زمسانی پاشەکۆت مابێن پێی زمسانی ئاوەختە ئیتر بە هەسەر و بە ئینەوعچەوێ ئافەکەمە ئادەوارە پێی دەگای تا دووبارە ساڵەتری حیوانداری نەعمەت بێن پێی ئاوەختەی پێی سێشە تەقریبەن بەڵام ئاوەختە نەعمەت بێن پێی ئێمە پێی خەڵک و ڕای چون واقعان کابرا حەچز نەبێن کابرا بێن مەسەڵەن بیزانە بزێش بێنێ دمامە دەدێ و ئی بزێ زاوزێ شاکردن بیدانە بزڵش بێنێ بزڵەکە پنە یاوانێ ئیتر غێرە شۆت و ماس و کەرێ و ڕۆن و حیوانی و ئیجۆرە شێوێ دەرامەویش بێنەرە وەڵا ئیسم متەسفانە جوانێکێمە ئیتر مەزان و بە هەر دەلیلێەوە ڕوونمارە ئی شغڵێ ئیسم بەس دەلیلەکەی شاید بەیان نەکریۆ کابرامە هەن مەسەڵەن شاید باخەڵش حاڵی بوو تمەنێ پوڵن دەبوو بەڵام حاضر نییە بگنە شوێنێ و گاوێەوە مەسەڵەن بەرەشکەش یا پێی من بەعدەرامێ یا پێی هەرچێوی وەڵام من دەور و دوێ ساڵێکی سەدەنە کارم کرد ئیتر ئاوەختە سەدەکەی کێ خەریکە و تەمامیای بێ من ئامانی بەر علاقەیچم بێ علاقەیچم بێ خولاسە بەعدی گاومە ئەساینێ و ئیتر گۆرەکەی شاهەن و زندگی ئێمە تەمین کەرا و وڵا حەج مشکڵی منە خۆی زیاد بۆ حەج مشکڵی منەوەشە وڵا ئیگاوێ من ئیسە ئێمە شۆتما هەن کەرێما هەن ڕۆنی حیوانیما هەن ئاوەختێ سۆڵەکەیما هەنێ محسولاتەکەی باشمێ شۆت و کەرە چێوەکە ئەکسەرەن وڕانە مشتریش هەن یا ئەدێ و کەسی ئینانی پاوەنە مەسەڵەن تەلەفۆن کەرا وەسیلەکەشا پێیان و تا زمانی گۆرەکەکە پنەیەوە گۆرەکەت پنەیەوە چیگە قەساومە هەن گۆرەکە سرە بڕۆ مەسەڵەن گۆشت پێی دەگاکەی ئەپێسن کوی تازه و دیگر کوی تازه و پاگزت ایمان خانم بی اجازه و دیگر بی اجازه گوندی وڕا هەرچەندە مێژوەکەی بەکارە ساتێکی سروشتی و دڵتەزێن دەست پێ دەکات بەڵام دیمەنی باخەکان و جوڵەی ڕۆژانەی خەڵکەکەی وێنەی گوندێکی ئاوەدان و زیندومان پێدەناسێنن.
خومي ذلك يا فذكوتو تخواني يجاوي خم ذياني يجاوي خومي يجا غمان فجارنو في خيرا ومن تخاري في خيرا ومن شاني جفا